لازنقەتان بەردەوامی نەچینە تەوەری یەکەمی بەرنامەکەمی ئێوارەیەمان ئەمشەو میوانێکی ئازیزمان لایە کە دەمێکە لە دڵ و دەرونی خۆیدا خەمی زمان و ئەدەبی کوردی هەڵگرتووە لە ئێستادا ئەو خەمەی دەبێتە دیوانێک و دیوانەکەی لە چاپ و هێشتا بڵاو نەکراوەتەوە لە هەفتەی داهاتووە دیوانەکەی بڵاوکرێتەوە ئەویش مامۆستا کامیل خانە کە بەم نزیکانە یەکەم دیوان یەکەم بەرهەمی خۆی لە ئێستادا لە چاپ و بڵاوکردنەوەی و بڵاوکرێتەوە مامۆستا گیان سڵاو دەبێ و بەخێر بێ هەر لە ئێستاشەوە پیرۆزبایی بڵاوبوونەوەی دیوانەکەت دێت. سڵاو لە تۆی بەڕێز و لە تێکڕای بینەر و بیستەر و ئەو کەسانی کە ئێستا تەماشاکەری ئێمن و گوێبیستی ئێمن سپاس بۆ میوانداری بەڕێستان. سپاس بۆ تۆش مامۆستا گیان دەمێکە سەرقاڵی نووسینیت و خەمی ئەوەت هەیە کە زمانی ڕەسەنی کوردی وشەی ڕەسەنی کوردی بەکاربهێنرێت لە شعرەکانە لە تێکستەکانە لە نووسینە کوردیەکانە بەڵام ئێستا بیرت لەوە کردەوە کە بیکەیتە دیوانێک. ئەم بیرکردنەوەی چۆن بوو؟ بیرکردنەوەکە تۆ هەمیشە ئەوم وتووە تۆ کاتێککە ئیشێکەکەی کارێکەکەی بۆ نمونە جوتیارێک زەویەکە کێڵێ باخێکی هەیە هەمیشە تۆ بێ چاوەڕاوی تاوەکۆ و کاتێککە بەرهەمەکەت کاتە کاتی گەیینی پەلەکردلەی دیارە ناکامڵ دەرەچێ. منیش لە چەند ساڵی ڕابردووە دیارە دێر زەمانەکە وردە خەریکی نووسینم حەزم نەکردووە پەلە پرۆزەی لێ بکەم تا ڕادێک دوام خستووە هەتاوەکو خوازیارم کەوابێ بەرهەمێک پێش بکەم کە جێی خواستی عاشقانی شعر و ڕەزامەندی دنیای ئەدەبی کوردی بێ. زۆر باشە ئەم دیوانەکەی بڵاو بێتەوە مامۆستا لە ئێستایە لە چ قۆناغێکە لە قۆناغی کۆتاییە لەژێر چاپایە پێم وایە لە هەفتەی داهاتوایە تر تەواو ببێت. باشە گرنگیدان بە وشەی ڕەسەنی کوردی لە دیوانەکەی بەڕێسانە جێگەی سەرنجە و ئەوەندەی کە من بەشێکیم پێگەشت هەروەڕێزت بۆ ناردەبووم کە لە بەشی خوارەوەی هەر لاپەڕەیەک هەر شارێک هەر بڵاوکرا و نووسینێکی بەڕێسان فەرهەنگۆکێکتان داناوە بۆ زیاتر ئاشناکردنی ئەو وشە ڕەسەنە کوردیانەی لە شعر و تێکستەکانە بەکارت هێناوە. بەڵێ ئەوە کارێکی زۆر گرنگە چونکە من کاتێککە شعری نووسم شعری کلاسیکە نووسم زیاتر لە ناو شعری کلاسیکە زیاتر غەزەلیاتە هەوڵم ماوە هەم لە ڕابردوو لە شاعرانی ڕابردوو هەرچەند حەدم نییە کە بڵێم گوایە لەوان باشترە نووسمیان نا ئەوە نا لەگەڵ ئەوانەی ئەم سەردەمە ئێستاماندا هەوڵم ماوە زۆرێک لە وشە کوردیانەی کە سەردەمانێک کە زمانێکە خەڵک بە کاریان ناهێنە دووبارە بیان هێنمەوە بەرچاو و بەردەنگی گوێگران و عاشقانی شعر هەتا ئەو وشە نازدارە کوردیانی کە مدەتێکە بەکار ناهێنرێن دووبارە بچێتەوە بەرچاو جارێکی کە خەڵک پێی ئاشنا بێتەوە بچێتەوە سەرزار و زمانی خەڵک دووبارە. باشە مامۆستا چ پێویستیەک وای کرد کە بڵێن ئێستا پێویستی بیوایەکە لە هەموو نووسین و هەموو بڵاوکراوەی یان هەموو هۆنراوەیەکی نووسەرەکانمانە نووسینەکانیانە وشەی ڕەسەنی کوردی بەکاربهێنرێت و پێتان وایە لە ئێستای بەڕاستی کاتی ئەوە بێت کە زیاتر وشەی ڕەسەنی کوردی بەکاربهێنرێت بە هۆکاری ئەوەی کە خەریکە زمانی دووەم زمانی بیانی بەسەر زمانی کوردیا زاڵە بێت لە هەندێک شوێنە. بێگومان چونکە زمان بوونی هەرنەتەوەی کە پێناسی هەرنەتەوەی کە کاتێک کە تۆ زمانت لە دەستشوێتر تۆ مانایەوە شتێک نییە کە ناوی تۆ بێ دەگە کورد بێگەر هەرنەتەوەی چکە بێ زمان پێویستە کە هەمیشە ئێمە پارێزگاری لێ بکەین لە دێر زمانیشەوە پێم وایە ئەو ئەرکە قورسێکە چۆتە سەر شانی شاعیران زۆرێک لە شاعیران هەمیشە ئەو ئەرکان لە ئەسۆ گرت و ئەمڕۆژ منیش بە هەمان نەفەس حەزەکەم کارێک بکەم کە لە خزمەتی زمانێکی خۆمە بم و بێجگە لە زاراوەی بڵێن کرمانجی ناوەڕاست کە خۆمانین حەزم کردووە لە زاراوەکانی تریش لە زارەکانی تریش کرمانجی ژوور و کرمانجی خوار و گۆران ئەمانە هەمووی بە یەک هۆچێکەڵکەم بە شێوەیەک بێکە هەر کەسێک لە هەر لایەکەوە خوێندیەوە هەز بەبوونی وشەکانی خۆی و زاراوەکەی خۆتیا بکە. دەست خۆش مامۆستا هیچ کام لە هۆنراوەکان چیرۆکێکی تایبەتی هەیە کە بێگومان خۆش بێ باسی بکەیت ئەگەر باسی شینەکەم هەر چیرۆکی هەر یەکێک لە ئەوەنراوەکان بێگومان چیرۆکێکی لە پشتا ئەتر یاوەکو ئەوینداریە نیشتیمانیە سروشتیە هەمویان چیرۆکی خۆیان لە پشتە بەڵام لەوانەیە ئێستا بەرنامەکە ئەو کاتەمان نایەتێ ئەو شانسەمان نایەتێت کە بە درێژی باسی بکەم ئەگەر تەمەەن باقی بوو لە کاتێککە لە بەرنامەیەکە ئەگە کاتەکە درێژ بوو بە درێژی باسی. دەست خۆش مامۆستا گیان جایسە کاتی ئەوەیە چێژ لە هەمدەنگی خۆت هەملەیەکێک لە هۆنراوەکانت وەربگرین کە لە دیوانەکەیە بڵاوەکرێت. لە خزمەتان سوپاس دەکەم. یەکێک لە شێعرەکان با بخوێنینەوە کە لەوێ شێعرەکە بە ناوی جەفای تۆ. دەزانم شیوەن و ڕۆڕۆ و فوغانم
نییە سوودی لەکن تۆ جانی جانم دەزانم شیوەن و ڕۆڕۆ و فوغانم نییە سوودی لەکن تۆ جانی جانم بەڵام جارجار لە ئاوێنەی خەیاڵت تەماشاکە چەندێک ڕیسوای زەمانم ئەوەندە ڕووتەڵ و وشکم لە تاوت درەختی بێگەڵای وەرزی خەزانم لەگەڵ مەیدا شەوانە هاونشینم لە مەستیما بە ئاستەم ڕێدەزانم دەڵێی چارە بە میزرابی دەسی تۆ دەکا سۆزی دڵی پڕ ئێش و ژانم لە جێژوانێ کە تۆی لێنیت و تەنیام بە ڕووکەش ئادەمیم ڕۆحی ڕەوانم ئەگەر چی لەدلەتی کردوم ئەوینت کەچی بۆلات دەکەم مەیلی نەمانم زمانی حاڵی من هەر تۆ دەزانی بەبێ تۆ لاڵ و بێزار و زمان کە جێگەت خاڵیە خاڵیم لە خۆشی دەڵێی پێکراوی تیری نێو کەوانم ئەمە جەوری ڕەقیبە یا جەفای تۆ پڕی فەریاد و هاوارە ژیانم چ بوو تاوانی خانە بێ لە عیشقت بەچی مەحکومی دووری و داوڕان سەرت خۆش هەست و سۆش هەوێنی شعرە ئەکرێت بڵین لە چ حاڵەتێکدا لە چ قۆناغێکدا بەڕێز شعرە نووسیت ئایا حاڵەتەکە بۆ خەمە و دڵخۆشیە چ کاتێکە کە تۆ کاتی ئەوەی بەڕاستی مامۆستا شعر بنووسیت کاتی شعر نووسین جارە یەکەمیش دەبێ ئەو مرۆڤەکە حەزی بە شعرە خەسڵەتی شعری لە ناخیا هەبێ دووهەمیش ئەکەوێتە سەر خوێندنەوەی ئەو شاعیرە و سنووردانەنان بۆ شعر بازنە نەکێشان بە دەوری خۆتا بازنەی ئایدۆلۆ هەر ئایدۆلۆژیایەک بێت هەر ئاینێک بێت بۆ ئەوی تۆ دەست کراوە بی بۆ هەر شوێنێک کە ویست بچیت و پەی ببەریت و شعری تیا بنووسی دیارە هەست و خەیاڵ هەوێنی شعرەکانن شاعیر ئەبێ خوێندنەوەیەکی قوڵی هەبێ بۆ شعر بیرکردنەوەیەکی قوڵی هەبێ هەستکردنە بەنەست تۆ هەستکردن بەنەست یعنی هەستکردنە بە نەبینراوەکان بەو شتانەی کە خەڵک نایبیستێ بە ئاسانی تۆ بیبیستی بەو دیمەنانەی کە ناچێتە بەردەستی هەموو کەسێک تۆ ئەو دیمەنە لە شعرەکە تا بەرجەستەی کەی ئەو شعرەوا لێ بکەم کە ئەمڕۆ ئێستا من خوێندمەوە هیچ نەبێت تۆ ئەگەر لە هەمویان نەبێت لە بەشێکیان ناخۆت ببینیتەوە جا ئەگەر کچ بوو یا ئەگەر کوڕ بوو ئەگەر هەر جنسێک بوو زیاتر من شعرەکانی ژمە نووسم کە بە شێوەیەک لە شێوەکان چۆنەڵێ هەردوو ڕەگەزەکە بەهی خۆیانی بزانم مامۆستا ئەم خۆبینینەوەی لە شعرا من وای ئەبینم کە ئەم شعرا بێ ئەم هۆنراوەیە بێت جەوهەرێکی تیا بێت بەڕێستان چۆن وەکو نووسەرێک وەکو شاعیرێک باز لە جەوهەری شعریەکە جەوهەری شعر ئەو پۆینتەیە ئەو پینتەیە ئەو نقطەیە کە تۆ تووشی ڕاشڵەکانەکە تۆ تووشی وەستانێکەکە تووشی بیرکردنەوەتەکە ئێمە کاتێک خەڵکی ئێمە زیرەکە ئەوە نەزانین کە ئێمە هەرچێک بنووسین لەسەر پەڕۆیەتر ئەمە شعرە ناکرێ ئەوە چونکە خەڵک ناخەڵەتە خەڵکی ئێمە پێش ئێمە بەرنالی کەوتووە بەرمەحوی کەوتووە بەر فەقەی تەیران کەوتووە بەر مەلای جەزیری کەوتووە مەولەوی و خانای قوباتی کەوتووە چونکە ئەمانەکە لە پێش ئێمە ئەمانە ئەم شعرانیان نووسیوە ئەمڕۆ کە نووسن لەوانەیە هی من لە چاوانە کرچ و کاڵ بێ لەبەرەوە هەر کەسێک ئێوێ هەستی شعری هەبێ هەر کەسێک ئێوێ خامەیەک بەدەستەوە بگرێت و شعر بنووسێ بێ پێشینەی خۆی تۆکمە بکە ئەمجا بێتە سەر شعر مامۆستا بەڕێستان وەکو نووسەرێک چۆن باسی زیرەکی دەستکرد دەکەن زیرەکی دەستکرد دیارە ئەمڕۆ بۆیشگەڵ زیرەکی دنیای مەجازیە بەرز و نزمە لەم زیرەکی دەستکردە لەوانەیە زۆرشت لە جوانەکان ون ببن لە دنیای مەجازیە هەمان شتە بەڵام من پێم وایە هەمیشە چۆنەڵێ دوڕ و مەرجان هەمیشە ئەستێرەی دراوشاوە لە هەر بوارێکە دەوری خۆی هەر ئەبێ مامۆستا لە دوای دیوانە شعری خانە نیازی ئەوتان هەیە چ بەرهەمێکی ترتان هەبێت بێگومان دوای ئەمە هیوادارمە مکەیە کە بەرهەم نەبێ و دواهەمیش نەبێ هێشتا وەکو ئەمە چاپ نەکراوە من چەندین بابەتی کەم هەیە کە لە داهاتوە
ئەوانیش کۆکەم و بتوانم خزمەتێکی بچکۆلە و دیارێکی بچکۆلە بە دنیای ئەدەبی کوردی و بە بەڕێستان و بە کۆی دنیای شێعر و خۆشەویستانی دەست خۆش مامۆستاگیان دیوانی خانە هێشتا بڵاو نەکراوەتەوە کە بڵاو کرایەوە کە گەیشت بە دەستی خوێنەران بەڕێستان لە ئێستا چ پامێکتان بۆ ئەو خوێنەرانە هەیە؟ پەیام بۆ خۆنەرانە من لایەن خۆمەوە هیوادارم هیچ شتێک بێ ڕخنە نابێ هیچ شتێک بێ ڕخنە ڕخنە سەرچاوی هەموو پێشکەوتنەکانە لە هەر بوارێکە حەزەکەم چاوی ڕخنەی لەسەر بێ ڕخنەکان بەڵام چۆنەڵێ حب و بغوز نەبێ ئەجینا جوانترین شت لەلای من ئەوەیە ئەوە هاوڕێیانش کە سەلەوانەی گویان لەم بێ یەکێکم لەو کەسانی کە هەمیشە حەزم بە ڕخنەیە هەر کەسێک لە دوای بڵاو بوونەوە کە هەر کەسێک ئەم دیوانەی کەوتە بەر دەست و چاو و خوێندیەوە هەر سەرنجێکیان نەبێ من بەدڵێکی فراوانەوە زۆر پێم خۆشە پێکە لیان وەربگرم بۆی بۆ چاپی دووهەم یا بۆ دیوانی دووهەمم ئیسیفادە لە هەڵەکانی خۆم و لە ڕاو سەرنجی کەسانی دەوروبەرم وەرگرم. دەستخۆش مامۆستاگیان مامۆستا بەڕێستان سایە چۆن باسی نووسین و هۆنراوەی نووسەر گەنجەکانەکەن؟ خۆ مەسلەیەکی ئینگلیس هەیە زۆر جواناڵێ ڕۆم بە ڕۆژێک دروست نابوو هیچ کەسێکیش لە پڕێک نابێت بە کوڕێوەکو کوردەڵێ لە سەرتاوە بەڵام خوێندنەوەیان قوڵ بێت ئەمە زۆر گرنگە دوای ئەوش پەلە نەکەن لە پەلەکردنا هیچ کاتێک سەرکەوتوو نابی هێواش ئەو کاتە ئەەکەیتە بەرهەمێکی جوان کە خۆت و خەڵک و دنیای ئەدەبی کوردیش پێی ڕازی. باشە مامۆستا دیوانەکە پۆلنکاری بۆ کراوە کە جۆر و شێوازەکانی شەعر جیاب کاتەوە لە ناوخۆیە؟ نە هەر چۆن هاتووە بەو شێوەیە ئەگینە جیام نەکردێتەوە نە بە ABCD نە بە ئەلفبا نە جۆری شێعرەکان هەر چۆنێتر کە خوێنەر چۆنی خوێندەوە بۆ جۆرە دامناوە تر وان پێ جوان بوو کە ڕەنگا و ڕەنگ بێ بە لە ئەوڵەوە. زیاتر شێعرەکان خۆی لە چی ئابینێتەوە؟ زیاتر شێعرەکان لە ئەوینداریایە نیشتیمانیم بەشێک چەند شێعرێکم هەیە هەر چەند پێیم بەو شێوە پێ نەبردووە بە کەمێ شێعری فەلسەفیتیایە تا ڕادێک چۆنڵێ چەپکە گوڵک هەیە هەمە ڕەنگە. دەستخۆش مامۆستاگیان ئەگەر دەرفەت هەبێت جۆمان لە بەرهەمێکی تر بێن هۆنراوەیەکی تر کە لە دیوانەکەیە بڵاو بکرێتەوە سپاسەکەین بە سەرچاوانش دەکەین نانە زۆر ئاسایی زۆر خۆشحاڵم هیوادارم کە بینەران و بیسەرانی کەناڵی کورساتی بەڕێز چێژیان لە بەرنامەکە وەرگرتە بێ ئەمەیان کلاسیک نییە ئەمەیان جۆرێکە لە تێکەڵەیەکی کلاسیک و هاوچەر گەر لێرە بای ئەم لاشە لە گیان خاڵیە ئەم شارە پڕ جەنجاڵیە بۆچی ئەوەندە چۆڵ دەبوو بۆ ئەم هەموو سەوزە زارە یەک پاچە خاک و خۆڵ دەبوو گەر لێرە بای بۆچی هەنگوین لە زاری من یان بۆ دوو شەشی زاری من یەک تاڵ و یەک بێخاڵ دەبوو بۆ گوڵ و گوڵزاری چەمن بێک زەبای شەماڵ دەبوو گەر لێرە بای بۆچی وەرزی ساڵی تەمەن ورد و خاشی دەکرد زەمن بۆ واعیز گێژ و وێژ دەبوو بۆ هەرچی ڕۆژ و شەوگارە بە قەد یەڵدا درێژ دەبوو گەر لێرە بای چه حەوجەم بوو من بە تەتەر بۆچی دەسووتام وەک فەنەر چاو بۆچی چاوەڕێ دەبوو پێیەکانم بۆ پیشەیان وەستانی سەرڕێ دەبوو گەر لێرە بای بۆچی شەختە دەیدا لە گوڵ بۆ دڵ دەگریاوا بە کوڵ بولبول بۆچی تەرا دەبوو بێ چەهچەهە و بێجریوە هێلانەی بۆ خەرا دەبوو گەر لێرە بای هەرگیز پیریم نەدەناسی نەبوو ئازار دەنگ و باسی هەر چوار وەرزم بەهار دەبوو ئاوا پشتم نەدەچەمی و باڵام چناری شار دەبوو گەر لێرە بای جاروبارێک وەک تارمایی زویر و زیز لە خۆڕایی بەهاتی تایە چی دەبوو بینایی چاوی نابینام دیسان سۆمای بەدی دەبوو
دەستخۆش مامۆستا ئەوەی کە تێبینیم کرد ئەو فەرهەنگۆکەی کە باسمان کرد لەو لاپەڕەیە بوون هەبوو ئەگەر باسێکی ئەو مامۆکە بزانین چی نووسراوە لێرە فەرهەنگۆکە ئەوەیە کە لە دوای شعرەکە کە تەواو بوو ئەو وشانەی کە ئەڵێم هەندێک جار لەوانەیە کەسانێک کە وشەکانیان لەلا عەجیب وشەی ڕەسەنی کوردیت بەکارهێناوە کە ڕەنگە بڵاو نەبێت بەڵێ ئێستا ئاشنایەتیمان لەگەڵ لەمانە ئێمە خاڵی بۆ نمونە بەتاڵ چۆڵ لە دوو جار وشەی زارم بەکارهێناوە یەکێکیان زار بۆ دەمێکیان زار ئەو بۆ زارەیە کە بۆ تاوڵە هەڵی بەڵام لە هەردوو لە هەمان کاتە هەردووکیان بەکارهێناوە ورد و خاش شتێکە کە ئێتر ئەپروێ واعیز مامۆستایە یا وەکو حاڵزانە ئامۆژگاری دەرە حەوجە یعنی پێویستی پێداویستی ئەو کەسە تەتەر ئەو کەسە بووە کە لە کاتی خۆیان کەسێک بۆ نامەبەر بوو وەکو پۆستمانی ئێستا چۆن پۆست بڵێتەوەوانە فەنەر وەکو فانۆزێکی کۆنی قوتیلەی جاران هەبووە کە پڵیتەیەکیان تێ کرد و تر بۆ ڕووناچی بەکارهێناوە کە بۆچی دەسووتام وەک فەنەر مەبەست ئەو قوتیلە چرایەیە ئەوە تەرا بوون مەسەلەن تۆراندنیا پەرتەوازە بوونە خەرا وێران بوونە بەدی دیتنە تر هەنێک وشە هەیە لەوانەیە بۆ هەنێک لە خوێنران تا ڕادێک تازە بێ ئەو ئاسانکاری دەستخۆش مامۆستاجیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ دەرفەتی بەیمەت بەخشی منیش زۆر سپاسی ئەو کەناڵی کورسات و تێکڕای ستافەکەتان دەستخۆش مامۆستاجیان سپاس بۆ تۆ ئازان